ئەمڕۆ بۆ دووەم جارە سەردانی مانگرتوەکانەکەی وەکو هونەرمەندێت چۆن پاڵپشتی لە داواکانیانەکەی؟ ئێمە لێرەوە بە هەموو بە دڵ و بە ڕۆح و بە گیان پشگیری و پاڵپشتی لە داواکانی مامۆستایانەکەین. ئەلبەتە داوای مامۆستایان و فەرمانبەران داوای هەمومانە. ئێمە وەکو تاکێکی ئەم کوردستانە تاکێکی ئەم نیشتیمانە بە هەمان شێوە داوای مافەڕەواکانی خۆمانەکەین. بەڕاستی ئەوەی بۆ ئێمە ئەمڕۆ زۆر جێی نیگەرانیە باری تەندروستی ئەم بەڕێزانەیە کە هەمومان دڵمان لە مستمانایە. بەڕاستی ئاخۆباری تەندروستیان بەچی ئەگا، بەڵام بڕیارێکی زۆر بوێرانەیان ناوە کە ئەوی بە ئێمە نەکراوە ئەمانەی کەن جێگەی ڕێزن جێگەی تەقدیرن کە ئەیانەوێ شکۆ بۆ تاکی کورد بگەڕێتەوە. زۆر بەداخەوە من لێرەوە دوو خاڵم هەیە حەزەکەم باسی کەم بۆ ئەوانەی کە پشگیریانەکەن بۆ هەموو خەڵکی بە شەرەفی کوردستان تکاتان لێ ئەەکەم. یعنی ئەمە و چەندەها خەباتی تری مەدەنی بکرێت هەتا ئێمە یەکڕیز نەبین، یەکتریمان خۆش نەوێ، یەکتری قبول نەکەین، ناتوانین بگەین بە هیچ شتێک. بۆیە تکا ئەەکەم دوورکەونەوە لە هەموو قسەیەکی ناخۆش، لە هەموو کۆمنتێک کە کاریگەری ئەبێ لەسەر کەسانێک ڕەنگە حەز بکا پشگیریان بکا بەڵام دوای کاریگەری نەرێنی هەبێت. دواتریش کە دێن ئەو بەڕێزانەی بۆ ئێرە تکایە لاوانەوە و گۆرانی خەمناک و لایلایە نەکەن، دڵی هەمووان دڵتەنکەن، چونکە بەڕاستی ئەمانە بوێرن، قارەمانن، پێویستیان بەوەی زیاتر ورەیان بەرز بکرێتەوە، نەک بکرێ بە گریان و سۆز و بەزەی. هەرچیەتە ئێرە بۆ سۆز و بەزەی نایە، تەنها بۆ پشگیریکردنیە. بۆ هیوادارم داواکانیان بگاتە جێگەی خۆی و هیوادارم ئیتر تاکی کورد کۆبوونەوە و مانگرتنی گەورەتر بۆ چارەسەری کێشەی نەتەوەی بکە، نەک بۆ دابینکردنی مافێکی سەرەتایی خۆی. چی بە هونەرمەندەکانی هاوڕێت هەڵێ تا بێن پشگیری ئەمان بکەن؟ بەڕاستی بۆ هەموو کەس ئەمە پێویستی بەوەیە پشگیری بکرێ، لەبەرەوەی ئەمە کێشەیەکی شەخسی نییە، کێشەیەکی تەواوی خەڵکی کوردستان و موچە خۆزان، کاسبکاران، هەموو ئەوانەی کە لە کوردستان ئاژین. بۆی هیوادارم کە هەر هەمووان بە دڵێکی گەورەوە، بە ڕۆحێکی جوانەوە، بە دوور لە دووبەرەکی پشگیری یەک بکەین بۆ ئەوەی هەر هەمومان بتوانین پێکەوە قەوارەی هەرێمی کوردستان بپارێزین. چەند کاتی ئەوەش نییە بە زەمێ پرسیارێ بکەم نیازی لە گەردن و لا بەشداری بکەیتەوە؟ وەڵڵای خۆ ئەگەر هەبێت بۆنا، بەڵام جارێ هیچمان لە بەردەستانیە و هیچ شتێکی تازە نییە. کاکجەوی پێ وتویتەوە؟ بەڵێ. خۆت بۆ ئامادە کردووە؟ ئیشەڵڵا هەرچی لە خزمەتی خەڵکا بێ ئێمە ئامادەین. جێگەی کاک سوارە بەچی پڕاکرێتەوە؟ وەڵی بەداخەوە جێگەی ئەوان بە هیچ شتێ پڕ ناکرێتەوە. ئەوانە ڕۆشتن بەڵام جوانێکی تەواویان بۆ خۆیان و بۆ ئێمەش بەجێهێشت. من لەو باوەڕام جێی هیچ کەس بە هیچ کەس پڕ ناکرێتەوە. ئیتر دواتریش لە ڕووی درامی و نووسین و سیناریۆ سێتە سەر نووسەر چۆن نەتوانێت ئەو بۆ شایانە پڕکاتەوە. سوپاس بۆ ئێوە کە بە بەردەوامی ماندوون، سوپاس بۆ پاڵپشتیتان، دەست و چاوتان خۆش بێت. ئیشەڵڵا هیوادارم. زۆر سوپاس.